ناڕەزایەتی شۆفێرانی تەکسیە لە هەولێر بەهۆی کەمی بنزینی 609 دیناری ڕێگای هەولێر کۆیان بۆ ماوەیەک داخست. ئاستەنجی هاتوچۆ بۆ شۆفێران دروست بوو. سعات 7 بەیانی تا 12 نیوەڕۆ و بەنزینخانانە کراون کە بنزینی 609 دیناریان لێدا بەش دەکرێت. بۆی کەمی ئەو کاتە بەشێک لە شۆفێرانی تەکسی دوای چەندین سعات نۆرەگرتن بنزینیان بەرناکەوێت. وڵا هەموو ڕۆژێ هاالەیە کێشەی ئێرکانەژەوە یەک بەنزیخانەیە ئەو بەنزخانش بەتەنیا ناتوانێت تەحملی ئەو هەزمی ئەو سیارەی نییە. کێشەی ماوەیە تەنها ئەوەندەی بەنزینەکەش گرانە نرخی ڕۆحزەوە حەسوتان لەگەرما بە قوڕافەوتای ئەمە تەبی ڕۆژێ بەس لەسەر بەنزینی بین دوای بچینە مای ئیسراحەتش بکەین دوای ڕۆژێ پاشش تەبی بچینە ئیشی عین لە ڕۆژێ پاشە لەو بەنزینی یعنی کاسی بکەین نمە ئیشەکە نەکرا. بۆی کەمی بنزینی 609 دیناری و گرانی جۆرەکانی تری بنزین زۆربەی جار نۆرەبرین لە بنزینخانەکان ڕوودەدات. ئەوە شۆفێرانی تووشی کێشە و دەمەخاڵی دەکات. شورتەش وەکو هاوکارێک ئەلێدان لۆی ئەم ڕێژکرد و عەدەدی بنزینخانەکانی زیادکەن لە جاتی چاری باش شەش بیتن دوای کو دەبیتن خصوصی و تەکسی بەیەک حساب بیتن مەسەن لۆ من ئەم ڕۆژ ناڕۆژ تێ دەکەم ساق تەکسیمۆنیا خصوصیش بەماش با بە خصوصیە بە دە ڕۆژی تانچە بەزێژ ناستوین باز ڕۆژە من ڕۆژێ 200 کیلومتر لەو شار دەگەڕم چوە ڕسقی خۆم لەسەر تەکسیە ناچارم دەی بگەڕێم لێیە پێشنیار ئەوەیە بنزینخانەکان زیادکردن و هیچ مشکلە نابێت. لە شاری هەولێر 42686 ئۆتۆمبیلی تابلۆ سوورەیە. لەم ژمارەیەش نزیکەی 37,000 تەکسیە کەچی حکوومەت تەنیا 5 بنزینخانەی بە نرخی 609 دیناری بۆ دیاری کردوون. بۆی کەمی بنزینخانەکانیش ڕۆژانە هەزاران تەکسی بنزینیان بەرناکەوێت. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.